سڵاوتان لەوێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی هاتوومەتە پێنجوێنی قوربانی دەر و پێنجوێنی کۆششکەر و پێنجوێنی هەمیشە ڕەنگین هاتوومەتە خزمەتی کەسایەتێکی جوانی ئەم شارە ڕەنگینە کە بەڕێز مامۆستا عەزیز بلکیانیە وەکو شارەزا و هەڵگری چەمکێک لە مێژووی ئەم شارە دێرینە. مامۆستا عەزیز سپاس بۆ بەڕێستان کە دەرگات بۆ واڵاکردین و لەگەڵ بەڕێستا هەندێ باسی ئەم شارە جوانە بکەین. بەناوی خوای گەورە میهرەبان بەخێربێن سەر چاو پێنجوێن یەکێکە لەو قەزا جوانانەی کە بە دووری 96 کیلۆمەترەکەوێتە ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانیەوە، یەکێکە لە ناوچە زۆر دڵگیرەکانی کوردستان. پێنجوێن هەندێ سیفاتی تایبەت بە خۆی هەیە، بۆیە جیابوونەوەی شوێنەکان وەکو نیشتەجێبوون هۆکاری تایبەتی خۆی هەیە. باشە مامۆستا پێشەوەی بچمە لای پرسیارەکان هەندێک پرسیار لە بەڕێزێ بکەم لە ڕووی مێژوو بوونیەتی ئەم شارە و دروستبوونی ئەم شارەوە، لەوانەیە ئێستا لای بیسەر و بینەرەکانمان جێ پرسیار بێت بۆچی بەرنامەکە لەم شوێنەدا دەکەین. من دەمەوێت جەنابتان وەڵام بنەوە ئەو تا من لەسەر کاگە ڕێباز کاک شوان برادەران لەسەر بلۆکێک دانیشتوین و لە بریەوەی کورسی و قەنەفەیەک بێنین بە شێوەیەکی زۆم تەواضعیانە و سادانە لە سروشتە جوانەکەی پێنجوێندان. ئەم شوێنە وەکو ناوەندی قەزای پێنجوێن ئێستا ئەکەوێتە ناوەندی قەزای پێنجوێنەوە، چکە پێنجوێن بووە بە دوو بەشی سەرەکی. ئێستا بەشێکی پێنجوێنی کۆنی سەرەوە، بەڵێ ئەو بەشێکی خوارەوە کە پێشتر ئۆردوگا بوو پێوترا هەیکەلەکە، و ئەم گردەی کە ئیستا ئێمە لی دانیشتی پێوترێ گردی حەسەناوە خەریفە میرزا حەسەن کە یەکێکە لە کەسایەتیەکانی تایەفەی بارام لە پێنجوێنە. ئەم زەویانەی ئاوادان کردووەتەوە و جوتیار هاتوون لەگەڵ یا ئیشیان کردووە بۆ ئەو بۆ خۆی، بۆیە گەڕەکار بە ناوی حەسەناوە ناونراوە کە لە چلەکانی سەدەی ڕابردووەوە. باشە هیوام لە ساقی جەنابتانە دەستەکانە خۆش بێ. مامۆستا باسی بنیادنانی پێنجوێنم بۆ بکە. پێنجوێن ئەگەر سێری بکەین ناوچەکە وەکو هەڵکەوتەی جوگرافی، بەڵێ خۆی پێنجوێن بانێکە لە ئامێزی کۆمەڵێک شاخە، بەڵێ بەرزاییەکە هەم بەرزایی دەشتی پێنجوێن لە ئامێزی ئەم شاخانە. وەختێک کە دەیت لە شارە زوورەوە هەر ئەوەندەی دەستدا سەرە و ژوور و هەوراز لە بناری چەوتانەوە ئیتر سنووری پێنجوێن دەست پێیەکە، چونکە بەهۆی بەرزبوونەوەی شاخەکانەوە کەش و هەوا گۆڕانکاری بەسەر. بەڵێ دواتر بەو ڕێپێچاو پێچانەی نێوان شاخەکانە دێیت لەوێ چیای قایەمان هەیە کە لە کۆتایی بەشی سوورێن هەیە، ئەکەوێتە پشتی بناری سوورێن، پشتی کوڕەمێ و لە ڕووکاری خۆمانەوە پشتی ناوپارێز و بەو دیوارکانی سپی کەوت ڕاتەوەن هەیە. ئەم چیایە دەوری هەیە لە گۆڕینی بۆرانەکانی کە دێن بۆ پێنجوێن. ئەنجارە کە دێیتە ناو پێنجوێن خۆی کۆمەڵێکانی و سەرچاوی ئاوی گرنگمان هەیە بە قەتپاڵی شاخەکانەوە. بۆ نمونە کۆنترین و دێرینترین کانی و کانیا و لە پێنجوێندا کوێیە؟ مەسەرەن کانیەکمان هەیە لە بەشی پێنجوێنی سەرەوە پێڵین کانی حەیات. ئەم وشەی کانی حەیاتە لە چیەوە هاتووە منیش نایزانم، بەڵام یعنی کانی ژیان، کانی حەیات ژیان لەویا دەستی پێکردووە. بە تەنیشتی ئەوە کانیەکی ترمان هەیە پێڵین هەزار کانیان کە تا مناڵی ئێمەش لە کونیلەی بەردەکانەوە لە 100 شوێنی بەردەکانەوە کە شەقی بردبوو ئاوە هاتە دەرەوە، لەوە ناونراوە 1000 کانی، ینی 1000 شوێن. بە تەنیشتیەوەکانی کوورەمان هەبوو کە پێشتر بەهۆی ئەوەی کە ئەم چیای ئاسن پڵێنە لە پێنجوێنایە کانی کوورە ناوەکەی لەوە هاتووە کە کوورەی ئاسنگەری و ئەوەی لێ نزیک بووە و کانیەکە بۆ ساردکردنەوەی ئەو ئاسنانی کە دروستیان کردو ئەوانە. باشە کانی مازوار مەسەرەن ئەم شوێنانەی ترکە دەیت دەیان کانی قەتپاڵی شاخەکانمان گوندەکان بەشێکی زۆر لە گوندەکان بەڵێ بەشێکی زۆریان
بوون بە سەیرانگا چکە لە ناوەڕاستی شاخەکە لە بەشێک نزیکە بێتەوە لە لووتکەی شاخەکە ئاو هەڵا جا مامۆستا من سەرنجی شتێکممە ئێستا لە نێو پێنجێندا دەبینم هەندێک لە هاوڵاتیان بۆ گەشت و سەیران دێن لە هەموو وەرزەکاندا ئەمە تەنها وەرزی بەهار نییە بڵێ تەنها لە وەرزی بەهارە لە زستاندا لە هاویندا بەردەوام ڕوو لەم شوێنە دەکەن بەشێکی دیکەش دێن بۆ شاخەوانی لەم ناوچەیەدا کەواتە تەبیعەت و ژینگەی پێنجێن وا هەڵکەوتووە بۆ هەموو چینەکان و بۆ هەموو کاتەکان گونجاوە لە ڕاستیا پێنجێن هەموو وەرزەکانی جوانە و هەموو وەرزەکانی ساڵی وەکو خۆی تیا دەرەکەوێت بەڵێ لە وەرزی بەهارە بارانی ڕێکوپێکی هەیە و قەتپاڵی شاخەکان دارستانی چڕ و گژ و گیا و لە وەرگای زۆری هەیە ئەو درەختانی کە لە پێنجێنە هەن جیاواز لە شوێنەکانی تر لە قەتپاڵی شاخەکانی تر بە زۆری داری بەڕوار هەیە لێرە ئێمە داری مازواریشمان هەیە و بڵێ بڕوار لە بڕوار لە بەڕووەوە بەڕوو ئەگرێت بەڕووەگرێ داری مازواریشمان هەیە ئێمە لە قەتپاڵی شاخەکانمانەکە مازوو سیچکە و قژگە و کۆمەڵێک شتی ترەگرێت خڕنووک و کۆمەڵە شتی تر ئەگرێت کە بەو بەرهەمانە بەکارەهێنرێن باشە بژێوی ژیانی پێنجێن و پێنجێنیەکان لەسەر چییە؟ پێنجێنەکان بە حکمی هەڵکەوتەی شوێنەکەیان کە لە نزیکەی 600 ساڵێک لەمەوبەرەوە لە نێوان ئیمبراتۆرێتی سەفەوی و عوسمانیەکانە ناوچەیەکی تا ڕادێک ناوەند بووە زۆر جار نەدەسی سەفەویەکانی گەیشتێتێکە کۆنتترۆلی بکەن نەدەسی عوسمانیەکانی گەیشت ئەگەرچی عوسمانیەکان لە قزڵجا لە خوار پێنجێنەوە شوێنیان داناوە کە نوێنەری عوسمانیەکان هاتوۆتە ئەویا و باج و خەراج و زەکات و خەرمانانەوە ئەوانیان کۆ کردوێتەوە لە هەموو ناوچەیەک بەڵام لێرە ناوچەیەکی تا ڕادەیەک یاخی بووە بۆیە ئەم ناوچەیە تا ڕادێک دەسەڵاتیان بەسەریانە بووە بۆیە ژیان لێرە بە زۆری بە کاسبی و تاوتوکردنی کەرەسە و شمەکەکانەوە لە بینی ئەم دوو بازرگانی وەکو بازرگانی کرد بیدایەت هەندێک جار بەڕێی قاچاق شتەکان ئەبرا بە وڵا خاتوچووی پێکرا پێشتر کاروانەکان بۆ وڵا خاتوچویانە کرد کاروانەکان بۆ سنە هەبوو هەل لە پێنجێنەوە ڕۆشتن کاروانەکان بۆ هەمەدان لە پێنجێنەوە ئەڕۆیشتن لە ڕێیبانەوە ئەڕۆیشتن بەم دوو ئاراستەیە کاروان لە پێنجێنەوە دەستی پێکرد و بەشێکیش لە پێنجێنیەکان کاریان ئەوە بوو کە ئەچوون کەرەسە و شتومەکیان لە گوڵاڵە کە ئێمە خۆمان هەنر پێڵێن جەلەولا لە شارەبان و گوڵاڵە و سعدیە و لەو ئەترافی دیالە بەعقوبەوە خوێ و خورما و هەندێک کەرەستیان ئەهێنا لێرە تاوتویانە کرد بۆ ئەودی ساخکردنەوەی باشە بەشێکی پێنجێنەکانیش بە باغداریەوە مەشغوڵ باغداری بەشێکیان چونکە لە وەرگای زۆر ڕێک و پێک بە قەتپاڵی لێرانەوە گژوگایەکی زۆر باش کەواتە استفادە لە هەموو بوارەکان سوودی لێ وەرگیراوە ئێستا قەتپاڵی شاخەکانمان ئەوەندە جوانن ئەگەر چی ئەم شاخەی کانیشەوەقەت و یەک دوو لووتکەی تر شەڕی عێراق ئێران بە هۆی مانەوەی کۆمەڵێک لە پاشماوەی شەڕ لە لوغم لی تێکگاوین بەڵام شاخەکانمان زۆر جوانن بۆیە شاخەوانی ڕوومانساکە باسی شاخەکان دەکەیت من شعری شاعرێکم بیر دەکەوێتەوە کە دەڵێت هەوای سەر شاخ و پێستانم پزیشکی دەرد و عیلەتمان دە ڕەبی ئاوا بێ خاکم کەمایەژی نسیحەتمان یعنی ئێستا ئەم ئاو هەوایی پێنجێن ژین و سیحەتە جا سیرکە لەو کەسایەتیە تایبەتانی کە لە پێنجێنە هەڵکەوتون شاعری نەتەوەیی مڵکی هەموو کورد مەلا عەبدوڵای تووتنچی کە ئێمە پێڵین مفتی پێنجێنی لە پرۆگرامەکانی خوێندنی زمانی کوردی لە قوتابخانەکانە خوێندرێ ئەم پیاوە زۆر پێنجێنی خۆشویستووە یەکێکە لەو کەسایەتیانی کە زۆر شانازی پێوەکەین زۆر پێنجێنی خۆشویستووە بۆیە کاتێک کە ساڵی 1946
بوومە لەرزەداد لە پێنجێن بەڵێ بوومەلەرزەیەک ئەدا لە پێنجێن ساڵی 1946 پێنجێن ئەلاوێنێتەوە ئەڵێ داخەکەم پێنجێنکەوە ئەمڕۆ لە تۆ دوور و جیای تۆ بەهەشت و ئێمە وەک ئادەم لە ناو تا دەرکرای وەسفی پێنجێنێکا بە بەهەشت چۆن ئادەم لە بەهەش دەرکراوە ئێمەی بەهۆی بوومەلەرزەکەوە لە پێنجێن چوین باشە مامۆستا دەمەوێت کۆتا پرسیاری ئەم بەشە لە بەڕێزت کەم من ئەوەی کە بینی بێتم لە سەرچاوەکان و با بڵێن لە سێرچکردنە زۆر جار دەڵێن ناوی پێنجێن لە پێنج ئاڕاستەوە هاتووە یا پێنج وێنەوە هاتووە باشە چۆن ناوی پێنجێن هاتووە بە تێڕوانین و دیدی بەڕێستانەوەی بە دووەدا چونتان لە ڕاستیە فعلەن کۆمەڵی قسە هەیە لەسەر ناوی پێنجێن ئەڵبەت ناوچەکە خۆی لە دێر زەمانەوە ئاوەدانی تیا بووە بەڵێ ئاوەدانیەکان دیارن ئێستا بە قەڵا و قول لەو شوێنە مێژوویەکان ئەتوانین بڵین لە دێر زەمانەوە خەڵکی تیا بووە بەڵام پێنجێن خۆی بۆ نزیکەی 500 بۆ 600 ساڵێک لەمەوبەر وەکو گوندێکی گەورە کە دروست بووە ئەم کۆمەڵە کێوە ئێمە شاخ بەوەیان ئەڵێن کە لووتکەی تیژی هەیە باشە پێنجێن و زمانەوانی شاخ بەوەیان ئەڵێن کە لووتکەی تیژی هەیە چیا بەوە ئەڵێن کە خۆی بە تەنیایە و لووتکەی تیژی هەیە ئەمانەی کە دەوریان داوین ڕاستە بەرزن بەڵام لووتکەی زۆر تیژیان نییە پیان ئەڵێن کێو ئەمە کێوی جنارە ئەمە کێوی حەمە قاسەیە ئەمە کێوی ئەحمە هاجرە پێنج وێن لە بینی پێنجوێنی کۆن لە بینی حەمە قاسێ و ئەحمە هاجرە لە بینی ئەم دوو کێوە چونکە کەش و هەوا لەویا باگیر نییە ڕەشە باو ئەوانی تێناکەوێت بۆیە کەش و هەواکەی جێگیرە لەویا جێگیر بوون وە سەرچاوەی کانی حەیات کانی پیرخەسرە و هەزارکانیان لەویان کە کانی چاوەزار ئەکەوێتە قەڵادێەوە هەر شوێنەکە پێڵێن قەڵادێ قەڵایەکە و دێی کۆن بووە و لەو دیوەوە لەو دی و حەمە قاسێ شوێنێکەیە پێڵین دێکۆن پێ ئەچێت ئەم دێیانە پێنج دێ چ ئاڵیاوە چ قەڵادێ چ دێکۆن چ بووبان ئەمانە هاتبن بۆ پێنج هەمین شوێن پێنج شوێن پێنج هەندێک گەڵێن لە پێنج شوانکارە چونکە ئەلم لێرەوە کۆمەڵێک ئاژەڵ دەرچووە مەسەرن بۆ لەوە ڕاندن بەنگردی حاجیەخەوە کۆمەڵێک ئاژەڵ دەرچووە لە قەڵادێەوە کۆمەڵێک ئاژەڵ دەرچووە لە کەلی چوارباخەوە کۆمەڵێک ئاژەڵ ئاوە بۆ ئەلیاسەفرەشەوە کۆمەڵێک ئاژەڵ پێنج بنەماڵەی شوانکاری تیا بووە کە تەنانەت ئاژەڵ و شتەکانیشیان جیاوازون پێنج چوبان ئەمە تێڕوانینە ئەمە تێڕوانینێ کە هەندێک ئەڵێن پێنجێن کە لە کاتی خۆرکەوتنا بەیانی خۆری لەکەوێت پێنج وێنەی جوان دەرەکەوێت لە قەتپاڵی شاخ و لە پێدەشت و لە دارستانەکانی کە هەیەی ئێستا تقریبا وێنەکەەوە لە بەرچاومانە تا ئەچینە چیای لەرێ و ئەچینە تاریەر و ئەچینە قوتەیشی حەسەن ئەڵێ ئەم پێنجێن هەنێک ئەڵێن ئەوەی کە لێرە بە پێنج مەسەرەن ئەو پاشایی کە لە منتیقا ژیاوە لەوانەیە پێنج ژنی جوان پێنج وێنەی جوان هەبوو بێت چکە گوندی وێنەمان هەیە لەسەرەوە مەسەرەن لە دامێنی پێنج وێنە گوندی کانی شابانمان هەیە شابانوەکانی پیابووە کەیبانووی شایتیا جوانە زۆر قسە هەیە لە مێژوواکە هەندێک ئەڵێن پێنج شەڕکار لەشکرەکەی ئەسکەندەر بەجێ ماون پێنجەنگاوەر ئەو قوتە زۆر تیژەی سەرەوە پشتی شیان و میشیاوە پێڵێن قوتەی ئەسکەندەر ئەسکەندەر کە هاتووە سوالکە بۆ ڕۆژهەڵات بەم ناوە گوزەری کردووە ئەڵێن وایە پێنج شەڕکەریان لێ بەجێ ماوە و ئەو پێنج شەڕکەرە پێنجێنیان ئاوادان کردوەوە هەندێک ئەڵێن بە حکمی ئەوەی کە لەغاتی نارامچین جوولەکەکان هێنران بەم دەڤەرە پێنج بنەماڵەی جوو پێنج جوو ئەم شوێنیان ئاوادان کردبێتەوە هەمووی قسەیە هێشتا کرە و پشکنینێکی وامان نەکردووە کە
ڕاست بینەوە لەسەر ئەوەی دەقیقتان دەست نەکەوتەوە. لە چیەوە مامۆستا ئەمە بەستمە بزانم وە بۆ بیسەران و بینەرانیشمان ڕوون بێت کە هاتینە ئێرە بەڕێزت کاتینە نێو پێنجێنەوە بەڕێزت ئەم شوێنە دەست نیشان کرد لە نێوەندی ئەم شوێنەشە هەم لە دانیشتنەکە و لە ڕوبەڕووبوونەکە و تەبیعەتەکەش بەڕێزت ئەوەت کرد ینی مەبەستەکەمان پێ بڵێ بالای بیسەر و بینەرەکان ڕوون بێت. لە ڕاستیە پێنجێنی جاران تا کۆتایی ئەم گردەی پێڵێن حاجی شێخ تا ئەویا بوو. بەڵێ بەڵێ دواتر ئۆردوگاکە دروست بوو لە خوارەوە کە پێڵێن هەیکەلک. بەڵێ ئەم شوێنە گردێکە پێڵێن گردی حەسەناوە خەریفە میرزا حەسەن ئەم زەویانەی ئاوەدان کردوێتەوە و جوتیار هاتوون لە بەردەستیا ئیشیان تیا کردووە. ئێستا ئێرە ناوەندی پێنجێنە و ئەم شوێنە زۆر خۆشەویست هیچ یادگاریەک و تایبەتمەندێکی هەیە لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی خۆشەویستە لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی دێینە ئێرە ئەوەدا ئەنیشین هەندێک ئێواران و سیرکردنی پێنجێن و سیرکردنی خۆر ئاوابوون کە ئەم چیانەی پێنجێن تا ماچی دواتیشکی خۆر نەکەن ناون خۆر ئاواد بەیانیانیش ئەم چیانەی پێنجێن تا بەشی خۆیان ماچی چەپکەتیشکی خۆر نەکەن ناون خۆر بەرز بێتەوە بە عشقەوە ماڵاوی باشەوە بە تایبەتی لەگەڵ مامۆستا حەمین پێنجێنی هەنێژار باسی شعر و ئەوواکەین دێنی ئێرە ئەوادانی بۆەوە شەستێکی تایبەتی دەدات ئەی بۆ گۆرانی وتن و کەیفدان و ئەوانە بۆ بە زۆری حەزمان لە دەنگی حەسەن زیرەک و ماڵەیە ئیتر جاروبار بەم شوێنانە من خۆم دێم کە نەرمە بارانێکیش ببارێ ئیتر بە تۆمارکراوی گوێی دەیەگری باشە مامۆستا بەشڵێەوە باران ئێمە ئێستا حەزەکەی لەسەر خواستی جەنابتان وچانێک دەدەین بەشلەوە باران گوێ لێ دەگرین و دێینەوە لای جەنابێ بیسەران و بینەران لەگەڵمان بن و گوێ لە دەنگە زڵاڵەکەی مامۆستا محەممەدی ماملێ دەگرین و دێنەوە لاتان بەشڵێ و بارەنجانە مەمنێژن یاران بینە بەشڵێەوەی باران جوانێ مەمنێژن یاران بینە تا دێن سەرێ قەبرم جوانێ غەریبی شاران بینە مینە ناز نایاز نازدارە بینە بۆ نای خاڵ خایاڵ خاڵدارە بینە شەدەی لار 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 لارە بینە ناکەم ناکەم جانا باسی ناکەم مینا هەی ناکەمێ ناکەم جوانێ باسی ناکەم مینا دەگەڵ بێ وەفا جوانێ دڵداری ناکەم مینا مینا ناز نایاز نازدارە مینا گۆنای خاڵ خایاڵ خاڵدارە مینا شەدەی لار 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 لارە مینا. دووبارە سڵاوتان لێبێت هاتووینەتە بلکیان لەگەڵ مامۆستای خۆشەویست مامۆستا عەزیز بلکیانی لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستا عوسمان حەمەد ساڵح وەکو هونەرمەند هەوڵ دەدەم لە دوای گۆرانی جوان و ڕەسەنەکەی مامۆستا محەممەد ماملێ درێژە بە قسەکانمان بدەین لە پێنجێنی جوانەوە. مامۆستایانی خۆشەویست هەردوو لاتان بەخێر بێن بەدەم قسەکردنیشەوە چاخواردنەوە خۆشە لە ناو سەرماکەی زستانی شاوید گەرمی کاتەوە خۆشترە بێت. وانێ مامۆستا عوسمان بەخێر بیت. مامۆستا عوسمان بەڕێستان ڕۆڵ و پێگەتان دیارە لەم شارەدا لە شانۆ لە کاری هونەری پێگە و سەنگێکی دیارتان هەیە. دەمەوێت بگەڕینەوە بۆ ئەو کاتانەی کە شانۆ لەم شارەدا سەری هەڵا و دواتریش دەچمە لای مامۆستا عەزیز و باسێکی ئەو بەشلەوە بارانەشەکەینەوە. بەڵێ خۆشحاڵین بەڕێزیت. سەرەتا بە خێراتنتانەکەم سپاس بۆم دەرفەتەوە بۆم بەرنامەیە. سپاس بۆ جەنابتان.
ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی هوەری شانۆ لە شاری پێنجێن ئەتوانین بگەڕێنەوە بە ساڵی سیەکان مێژووی هوەری شانۆ لەم شارە زۆر دوورە نزیک بە 90 ساڵە بێت کە ئەو سەردەما لە کۆتایی ساڵی 1939 شانۆگەریەک پێشکەش کراوە لە هەڵەبجەی شەید دواتر هێنراوەتە پێنجێن ئەو کاتە مامۆستا ئەلەفبێ هەوری خۆی لێرە بۆ دایری مەعاریفی ئەو سای سلێمانی پێشکەشیان کردووە لە ساڵی چلەکانی شاپێش بوو مەلەرزەکەی پێنجێن کۆمەڵێک کار و چالاکی شانۆیی هەبووە لە پێنجێن لەو سەردەمەیە کەواتە ئەگەر بڵێن داینەمۆی شانۆ لە پێنجێندا کێبووە دەکرێت ناوی کێ لێ بنین یەکەم جارکە عەرزم کردن لە ساڵی سیەکانە مامۆستا ئەلەفبێ هەوری لە پێنجێنا بووە مامۆستا ئەلەفبێ هەوری شانۆ هێنایە پێنجێنەوە بەڵێ دیارە ئەو کاتە کۆمەڵێک لە ڕۆشنبیرانی ئەو سەردەمەی پێنجێن بەشداریان لەگەڵا کردو و ئیشیان لەگەڵا کردووە شانۆکاریش نەبوون وەبزانام دەستپێکی یەکەم داریکردنەوەی قوتابخانەش لە پێنجێن هەرەگەڕێتەوە بۆ ئەو لە ساڵی چلەکانیشە کۆمەڵێک بەرهەمی شانۆیی پێشکەش کراوە لە پێنجێنە لەسەر دەستی کۆمەڵێک گەنج و ڕۆشنبیری ئەو سەردەمەیە پێش دیارە عەرزم کردن پێش بوو مەلەرزەکەی پێنجێن هەروەها لە ساڵی پەنجاکانیشە بە هەمان شێوە شانۆ کار و چالاکی و بەرهەمی شانۆیی زۆر هەبوو یەکێک مەسەلەن ئەو کاتە کە لەو زەمانە و لەو سەردەمەیە لە شارێکی پێنجێنە کچی شاعیری گەورە مفتی پێنجێنی لیمۆی مفتی پێنجێنی لیمۆخان بەشداری لە شانۆییە کردووە یعنی ئەمە بۆ ئەو سەردەمە زۆر بوو بەتایبەتی بەشداریکردنی ئافرەتان بەڵێ دیارە لەو سەردەمەیە ئەوانەی کە ڕۆڵیان هەبووە مامۆستا عومەری حەمە ساڵح مامۆستا محەممەد ئەمین پێنجێنی مامۆستا محەممەد ئەمین پێنجێنی سیاسەت مەدار کە ئێستا ماوە لە ژیانە کە جەمال جەلال محەممەدی حاجی عەبدوڵڵا حاجی ئەنوەر جەلال ئەحمەدی حاجی مەلا محەممەدی سدیق عەبدوڕەحمان خوا لێ خۆش بوو کاک بەکری حاجی سەفەر عمەری حاجی مەلا ساڵح و حسینی شێخ عیزەدین ئەوانەی کە کۆچیان کردووە خوا لیان خۆش بێوانەشی لە ژیان نەماوە تەمەندرێژ بن ئەو شانۆیانەی کە ئەو کاتە عەفو ئیشیان تیا کردووە شانۆیی دار بڕین بن و دارتاش لە دوای ناخۆشی خۆشی دێوە چەند کارێکی تریش جوانە ئەمە بڵین لەو سەردەمەیە بەڵام ئەتوانین بڵین لە دوای نەوەکان بەڵێ یان ئەگەر نەیپەڕێنین یەکسەر ساڵانی هەفتاکان بە ساڵانی زێڕینی شانۆ لە پێنجێنە جوانە باس ئەکرێت لەو سەردەمەشە کۆمەڵێک ڕۆشنبیری ئەو سەردەمە کە توانیوانە کۆمەڵێ بەرهەم نمایشکەن وەکو شانۆیی من دکتۆرم و ئەو فەراشە شانۆیی گوڵکۆی تازەی لێل شانۆیی ئەو لە ورگەی شووتی فرۆش شانۆیی کاوای ئاسیانەفەڕم ئەم گوڵکۆی تازەی لەیلە شعرە گوڵکۆی تازەی لێل گوڵکۆی تاوانێک مامۆستا عەزیز عنوانە کراوە بە عنوان بەڵێ جوانە بەڵێ دیارە ئەو بەڕێزانی ئەو سەردەمە دەوریان هەبووە کاک لەتیفی حەمە ساڵح عەبدولکەریمی حەمەی سەعی عثمان ئەحمەد عومەر ئەحمەد ڕەسوڵی خەلیفا کاک ئەحمەد شەماڵ ئەحمەی حاجی محەممەد عومەری حەمە فەرەج شەید بەختیاری حاجی ڕەشید هونەرمەندی گەورە کاکاوی حەمە ساڵح و کاک جەمالی حەمەی سەعید و جەلال حەسەن مامۆستا عەلی بچکۆل بەڵێ ئەویش زیاتر لە بڵێن لە کۆتایی هەفتاکانە لەگەڵ کاک باقی قاربەگ و ئەمانە هەمووی پێنجێنی بوو بەڵێ مەهاباتی عەلی شەریف ویسفی حسێنی غوڵام و عوسمانی مەلا حەسەن سەرداری ئەحمەد ڕەسوڵ یاسین حاجی حەمەومین و عومەر تاهیر هەژاری عەبەی سەربەناز و هەروەها کاک حاجی عەزیز کاک نەریمانی حاجی عەزیز هەروەها مامۆستا بەهار سدیق حەسەن موسا لەوانەیە مامۆستا باشتر جا ئەم ناوانەی کە ئیشارەتم پێدا دەوریان هەبووە لە چالاکی هونەری شانۆیان لە کۆتایی هەفتاکان بەڵێ هەفتاکان بۆ کۆتایی هەفتاکان ئیتر خۆتەزانی لە ساڵی هەشتا و ئەو بە دوا پێنجەم بۆی شەڕێران عێراقەوە کاریگەری جەنگەکانی لی تێکچوو ئێمە پێنجەمان بەجێشت و ئاوارەی سلێمانی دەوروبەر ڕاستم دی باشە دێنەوە نەوەت بەڵێ
دەکرێت بڵێن شانۆ لە 92-56وانەوە تر 92 تا 6وانەوە دروست بوویەوە دووبارە چکە و جەنگ و جڵە بوو ململانیانێن کە هەبوون کاریگەری لەسەر تەواوی کوردستان هەبوو با بڵێن لە بەتایبەتی لە ڕووی هونەرەوە هەمووی وەستێنرا لە نەوەکان و دوای نەوەدەکاندا هونەر تا چەند لە پێنجێندا دووبارە دەستی بەو زیندوو بوونەوە بۆ ڕۆحەتەی هەفتاکان و هەشتاکان کردەوە لە ساڵی 91 کاتێک کە کۆڕەوەکە بوو خەڵکی کوردستان ئاوارە بوون بەشێکی زۆری خەڵک لە پێنجێن و دەوروبەری ئاگرسایەوە پێنجێن بە حکمەوەی کە خەڵکی زۆری سلێمانی ڕۆشنبیران و ئەدیبان لە پێنجێن ئاگرسا بوونەوە جم و جوڵی هوەری و چالاکی ڕۆشنبیری ئەوانە هەبوو هەر لە ساڵی 91 کاتی پێک دروست و بەناوی تیپی شانۆی خامۆش کە بەڕێز مامۆستا عەزیزیش خۆی ئەندام بوو لەگەڵ مانا لە تیپەکەیە تیپی شانۆی خامۆش دروست بوو ناوماننا بە ناوی شاعیرێکی میلی مامۆستا خامۆش کە بەداخەوە لە ژیانە نەماوە شاعیرێکی میلیە مامۆستا خامۆش هەر بەخاوی خێزانەوە خۆیان بەشداریانەکرد ئیشیانەکرد لە مەسرحێکە کوڕی کچی هەموو مناڵەکانی خۆشی یەک بوو لە هەندەرەکانمان تیپی شانۆی خامۆش یەکەم بەرهەمان لە ساڵی 91 شانۆیی ڕۆژی ئازادیمان نمایش کرد دوایەوە شانۆیی شاری ئەوینمان نمایش کرد دوایەوە شانۆیی لە کێ بپرسم دوایەوە شانۆیی شۆڕشی تەرماییەکان شانۆیی ڕەنگەکان شانۆیی ژیان تریفەی مانک ئەم تیپە 31 بەرهەمان عرض کردووە نمایش کردووە شانۆی دکتۆرەکە ڕەنگە خۆکوژەکان کەرنەڤاڵی دێوانە دکتۆری بێچارە شێتەکانی ئەم ڕۆژگارە فستیڤاڵی هوەری بۆ مناڵان کە سازمان کردووە هەروەها شانۆیی کاتی خەیاڵ بەرزەفڕێ دوهەمین فستیڤاڵی هوەریمان هەساس کردووە لە پێنجێنە بۆ هوەری منداڵان فستیڤاڵی ڕاپەڕینی پێنجێن بەشداریمان تیا کردووە هەروەها شانۆینەوە بچکۆلی بە یاخچی شانۆی ئەم نمایشە بۆ قەدەغەیە شانۆی قەل و ڕووتە شانۆی سەرکەوتن بەشداریمان کردووە لە فلیمی درێژی سینەمایی فلیمی سورمەخان هەروەها لە سێم فستیڤاڵی کورتە فلیم بەشداریمان کردووە کۆمەڵێک کورتە فلیمی تریش ئەوانەی کە ئەو کەسایەتیانەی کە لەم تیپەیە دەوریان هەبوو ینی ئەندامی دەستی دامەزرێنەری تیپەکە بوون من خۆم یەکێک بوو لەوانە مامۆستا عەزیز هاوکار و دامەزرێنەر و مامۆستان لەگەڵمانە بوو کاک عوسمان سدیق ئێستا دانیشتووی پێنجێنە مامۆستا عەبدوڕەحمان عەلی ڕەزا مالێک حەسەن کوڕی مامۆستا خامۆش بوو بەیان حەسەن کچی مامۆستا خامۆش بوو هەروەها کاک سیروان عەلییان نابوویەوە بە گروپەکەتان بەڵێ کاک سیروان عەلی وەزیرەخان کچێ بوو لەگەڵمانە ئێستا لە دەرەوەی وڵاتە باش لەگەڵ چەند کەسێکی تر کاک ڕەفیق تۆفیق خالید سەید محەممەد عەلی مستەفا محەممەد عومەر مەریوان عوبێد زۆرن ناوەکانەکە ئێستا بێنە ئەمە من ئەوەی کە لە قسەکەی جەنابتانە دەردەکەوێت وەفاداریە بۆ ئەو کەسانێکە بەشدار بوون لەگەڵ مامۆستا عوسمان ینی دەزانم شتی کرد لە بەردەستایە بەڵام دەمەوێت ئەوە بزانم تا چەند گرنگە ئەو دەقانەی کە لەو کاتەدا هەبوون وەکو شانۆ هەندێکیانەوەی کە من لە ناو نیشانەکە بینیم بۆ ئێستش دەگونجێتەوە نیشان لەسەر کرێتەوە بەڵێ قوربان هەوڵی ئەوە نەدراوە نوێکردنەوە ئەبدێتکردنەوەی ئەم دەقانە بەتەکی ئەو دەقانەی کە ئێمە ئیشمانتیاکرێت یەکێک لەوانە گەمەی سوڵتان و وەزیرمانە بوو کە باز لە واقعی ئەم سەردەماکە شانۆی قەل و ڕووتە کە چۆن ئێستا لەم زروفەی خۆمانە دەسەڵات ئەدرێ بە هەندێک کەس ینی هەندێک کەس ئەشنە دەسەڵاتەوە کە قابلی ئەوە نین دوای میلەت بە ئاقارێکی خراپە بن هەروەها شێتەکانی ئەم ڕۆژگارە کێچێک بوو لەو دەقانی کە هەر سیاسی بوو شێتەکانی ئەم ڕۆژگار بڵێ هەر باسیەوە ئاکرا کە کەسانێک هەبوون ئەوەندە باج و خەراجیان لەسەرا و شێت بوو بوون کەسانێک ینی هەر باسی دەردەکانی کۆمەلگایە کرد کە کۆمەڵێک شێت بوون لە شێتخانەیە مامۆستا عوسمان دوای دێمەوە بۆ درێژەدان بە قسەکانمان مامۆستا عەزیز بەشلێەوە باران هێشتا لە ناخما ماوە مامۆستا ماملێ جوان ئێمەی بردە ناوبڕەکە و لەو ناوبڕەشا بەدەم پیاسەوە هاتیە با بڵێن بلکانی جوان کە بلکیان شوێنی لەدایکبوونی کەسایەتێکی جوانی وەکو جەنابتە ڕێزداریت ئەم شوێنە چ تایبەتمەندیەکی بۆ جەنابەت هەیە ئەم شوێنەیەکێکە لەو شوێنانی پێنجێن کە ناوبانی هەیە لە دەرەوەی پێنجێن بەڵێ سەرچاوی بلکیان ئەلبەتە ئەمە کانیە سەرەکیەکەیە کە لە سەرەتاوە پێی ئەگەیت بەڵام هەر ئەم کانیە نییە
کۆمەڵە کانی تریژ لای سەرومانەوە هەیە باشە و لەو دیومانەوە کانی بابلیان هەیە ئەو ناوە پێ ئەچێت سەردەمی کۆن بێت و کانی کەنەکە سەختە و کانی میرەزەین پێنجوێنەکان پێڵێن میرەزەین میرزەینەدین ئەم شوێنە بەنیسبەت پێنجوێنەوە زۆر گرنگی هەیە چکە لە هەموو لێقۆمین و سووتان و شتەکانە یەکەمی شوێنی کە بۆی ڕایان کردبێ وەکو پەناگە ڕەحمەتی دەبێت ئەم باخەیش وەکو موڵکی خۆمان من خۆم پێچێت لە پاییز یەکمانی نۆی ساڵی 65 لە ناوم باخە لەدایک بووم بۆیە یاخواتە من درێژیانیەکە وەزام لەو خاکە تەمانەکەش بۆ کەشف کردین مانی نۆی 65 لەدایک بوو یاخواتە من درێژ پێنجوێن تایبەتمەندیەکی زۆر تایبەتی هەیە ئەم دەربەنەی کە ماڵەکان لە نێوان ئەم کۆمەڵە کێوە وای کردووە کە ڕەشەبانەی گرێتەوە تەم و مژنەی گرێتەوە بۆیە باو باپیرمان لێرە جێگیر بوون کۆمەڵک گەڕەکی جوانیان تیا دروست کرده بوو مەسەرەن لەم بەرەوە بەرکێومان هەیە هەر بە ناوی کێوەکەوە گەڕێکی پیرخەسرەومان هەیە لەو بەرەوە شخصێکە کە پێڵێن شخصی پیرخەسرە و باشە گەڕێکی چاڵە ڕۆحێمان هەیە گەڕێکی قۆریە شکاومان هەبوو کانی باخیمان کەواتە ڕێک وەڵام من دوو وەڵام لە جەنابەتەوێت یەکە من ئەم شوێنە بۆ جەنابەت چواتایەک دەگەێنێ گرنگێکی تایبەتی هەیە دووش پێنجێن لە چەند گەڕک پێکاتوە پێنجێن ئەم گەڕەکە کۆنانە مەسەرەن کاتێک کە لە بەشی خۆر ئاوای ماڵەکانەوە بە گردی حەمە قاسێەوە بوەستی سیر بکەیت ئەوەی کە لە بەردەمتەوەی پێوترێ پیرخەسرە بەو دیوە پێوترێ گەڕەکی کانی باخی تەنیشتی شخصی ئەلیاسەفڕەیە هەندێ ماڵەکانی دەوری هەر شخصی ئەلیاسەفڕن لەم دیوەوە گەڕەکی بەرکێ و گەڕەکی هەزارکانیان ئەوەی بە بەرزیەکەوەیە بە کێوی ئەحمە هاجرەوە پێوترێ گەڕەکی بەرزان ئەوەی بەرانبەرەتی لەولاوە پێوترێ گەڕەکی شیوی جوولەکان تقریبەن ئاوە چوونە ناوەیەکە تا شخصەکەی پیر محەممەد لە بیا جوولەکەکان زۆرتر لە ویا جێگیر بوون کە دواتر خەڵکی تری خۆشمان لەگەڵ باشگیر بوون یەکەم گەڕک لە پێنجێندا چ گەڕێکێک بووە پێچێ یەکەم گەڕێکی بەرکێ و بێکە بە پشتەکەەوە باشە لە ڕووی گرد و تەپەڵکەکان شیوەکان کە لەم ناوچەیەدا بوونیان هەیە کۆنتترین یا ئەو شوێنەی کە کۆنتترین ناوی لێنرابێت لە ڕاستیە مەسەرەن چەند شوێنێکمان هەیە کە وەکو ناوی کۆنیان هەبێت بەڵێ لە خۆر هەڵاتی پێنجوێنەوە بە ناو باخەکانە کانیەکمان هەیە پێڵین کانی چاوەزار تەنیشتەکەی پێڵین قەڵادێ کە پێکە و سەرەوەی تەخت کراوە و شوێنی ئەوەیە کە دانیشت و وەکەوەی شوێنی میری تیابوو بێت هەندێک قسە و گێڕانەوە هەیە کە گوایە ساڵێک لە ساڵەکان میر سورخابی ئەردەڵان سورخابی ئەردەڵانی کە هاتووە لەویا ئیسراحەتی کردووە بۆ مدەتێک باشە لەم دیوترەوە دێکۆنمان هەیە کە شیوەکەی پشتیەوە پێوترێ شیوی قازی بە بناری کانی شەوەقەتەوە ئاوەکە دێتە خوارەوە کۆمەڵێکانیە وە دێکۆن ناوی دێکۆن لە چیەوە هاتووە دیارە هەندێن نوکە بەردوو بەزم و ڕزم و ئەوانش دیارن وەکو قەبرسانی کۆن بەڵام پێنجێنی ئێمە هەروتیانە دێک باشە ئەسە من سەرنجمما شیوی جوولەکان ئەمە چی ئەم شیوی جوولەکان جوولەکەی لێ بووە یا بە چ سەبەبێکەوە جوولەکان لە کوردستانە بە حکمی ئەوەی کە یەکێکە لە ئاینە کۆنە ئاسمانیەکان بەڵێ و کاتی نارامسینیش کۆمەڵێک لە جوولەکانی گرتووە کە چوون دەوێ هێناونی وەکو کۆی لە کاری پێکردووە بەم ناوا بڵاویان کردووە بەڵام دواتر دوای نەمانی ئاشووریەکان و نەمانی ئەکەدیەکان ئەم جوولەکانە ئەڵبەت لەم ناوچانە ماونەتەوە خەڵکی زیرەک بوون خەڵکی عاقڵ بوون باشە بەس دەڵێن جوولەکەکان زۆر پەیوەندی کۆمەڵایەتیان لەگەڵ کوردەکاندا نەبووە پەیوەندیان خراپ نەبووە بەڵام وەکو کوردەکان تێکەڵ نەبوون لە ڕاستیە لە پێنجوێنی ئێمە تۆزێک جیاوازە لە شوێنەکان بەڵێ پێنجوێنی ئێمە بە حکمی ئەوەی کەسایەتێکی ئاینی زۆر تایبەتمان هەبووە لە ساڵی 1930 لەدایک بووە ناوی مەلاو ڕەحمانی گەورەی پێنجوێنیە ئەم پیاوە زۆر میان ڕەو بووە ئەوەندە کاریگەری لەسەر جوولەکان هەبووە تەنانەت من پیاوە پیرەکان بۆیان گێڕاومەتەوە کە ئەوانیش باوکیان بۆیان گێڕاوەتەوە جارێک لە جارەکان کانیەک هەبوو لە ناو بازاڕی پێنجوێن
یەکێک لە کوڕی جوولەکەکان مناڵی جوولەکەکان وەختی ڕەمەزانە ئەچێت لە کانیەکە ئاو دەرێنێ قاپی فافۆنوشتیان بە پەتێکەوە بەست بوو بە لای کانیەکەوە بۆ قاپانە ئاویانە کولا خۆمانە سەبەتە مۆزەکە و تام دەیەک پێش ئێستش بووە هەبوو ئەوان کوڕی جوولەکەکە ئەچێ ئاو دەرێنێ و ئەی خواتەوە ئاوە هەڵەسێتەوە ئاوەکە خواتەوە دیارە لە دوکانەکانی ترەوە باوکەکەی کە دوکانی خومگەری هەیە دوکانی ڕەنکردنی بەن و خومگەریان پێوەگەر بووە لە پێنجێنە باوکەکەی ئەچێ لی تووڕابێ و زلەیەکی لێ ئەداد ئەڵێ باوە بۆ لێمە دێ ئەڵێ تۆ چۆن ئاوە خۆیتەوە ئاو ماڵەکانمان بە ڕۆژون ئەوان ڕەمەزانیانە یعنی پەیوەندی ئەوەندە تۆڵ بووە جوانە ئەخر لە کوردستاندا ئەم بوونیەتە هەبووە بۆ نمونە کاکەیەکان ماوەسا عوسمان کاکەیەکان جەژنی خۆیان هەبووە مسلمانەکان و با بڵێن کۆمەڵگەی خۆمان احترام و ڕێزیان لە پێکهاتەکان و ئاین و ئاینزارەکانی دیکە گرتووە ئەم بوونیەت و ئەم پێکەوە ژیانە کوردی جوانتر کردووە لە ناوچەکەدا بە تایبەتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە لە ڕاستیە لە پێنجێنی شەڕەنگانەوەی ئەوە هەبوو ئەگەرچی زۆرینیان لە جوولەکان لێرە سەرەتا خەریکی وردەواڵە فرۆشی و خەریکی بازرگانی بوو یەکەم جار ئەوان شکر و چاو ڕۆن و ئەوانیان هێناوەتە پێنجێن بەڵێن ئیشی قەتا چی پێڵێشی کاروانچێتی بازرگانی و شتانیان لە هەمەدانە کەسوکاریان هەبووە و لێرە کەسایەتی زۆر دیاریان باش کە دەوری هەبوو بێت لە لای ئێمە ئەوان خۆیان ئێمە مەسەرن ئەگەر ناوەکەی ڕوونکەینەوە پێڵین مامۆستا ئەوان پیان وترۆ معلوم هەرن و لە وشەی معلمەوە معلم معلوم کەسایەتی ئاینیەکان بۆ کە فعلەن دەوری هەبووە لە مامۆستا من پێم خۆشە زیاتر قسە بکەین لەبارەی مێژوو ئەو بوونیەتەی کە لەم شارەدا هەبووە بەڵام لەگەڵ ئەوەشدا بیسەر و بینەرەکانمان پێویستیان بە وچانێکی شەیە پێم خۆشە لەگەڵ مامۆستا عوسماندا ئەگەر بکرێ بۆ جەنابتان گونجاو بێت هۆنراوەیەک کە شیاو بێت لە لای جەنابتانەوە بە دەنگی بەڕێستان بخوێنێتەوە و مامۆستا عوسمانی شەروەکو دەنگەکەی جاران بتوانین تێکەڵکێشی گۆرانەیەکی نەرمی بکەین لە ڕاستیە ئێمە کەسایەتیەک کە زۆر خۆشمانەوێت و کەسایەتێکی نەتەوەییە ئێستا ئەمە لە عەبڵای تووتنشیە مفتی پێنجوێنی کە ئەویش زۆر دەوری هەبووە لە پێنجوێنە بۆ ڕۆشنبیرکردنی خەڵک و هاندانی خەڵک بۆ بوومە لەرزەکەی پێنجوێن شعرێکی هەیە شعرە بەناوبانگەکەی کە بەوە دەست پێەکە کە کاتێک کە چۆتە سلێمانی لەرزەکەوە دواتر ئەفەرمێ بەبێت تۆ نزیکە مەرگەم لوبنان شکێن بووی داخێ بە جەرگەم تازە بوو کێ بووی بەسەر چیاوە هاتنە سەیرت لەم لاو لەولاوە پارچە ئەرزێ بووی لە پارچەی بەهەشت سەوز و سوور و شین کەژ و کێ و دەشت وەسفی پێنجوێنە کات ئەو پیاوە وەسفی پێنجوێنە کات تەنانەت لە بوومە لەرزەکە ئەوەنە کاریگەری هەبووە لەسەری ڕووخانی ماڵەکان ئەو کە بەم قەت پاڵی کێوانەوە بوون ئەو کاتە پێشنیاریەوە کە پێنجوێن ئەوە بچێتە خوارەوە وەکو ئێستا کە پێنجوێن بنیانراوە لەسەر باش پێشنیاری ئەوە من پێم خۆش بوو هەندراوەکە لەگەڵ گۆرانەکەی مامۆسادا تێکەڵ کێشکین گۆرانی دەڕاستیا تۆزێک بە نەرمی هەر لە بەر بیسەر و بینەرەکان و جا دووبارە گوێگرتنەوە لەو دەنگی جەنابتان شانازیەک و جوانیەکی دیکە دەیا بە بەرنامەکەمان ناتوان دڵیشتان بشکێن ئامادەش نیم بۆ گۆرانی بەڵام هەر بەتەکی دێمەوان ڕێک نەکەوتین لەسەر هونەرە گۆرانیەکی هونەرمەندی گەورە مامۆستا محەممەدی مام فەرمون بڵێ سروشکی سوور و گەشێم کانی مرام هادەیەم ئەتۆیانە و نیشانەی شین و داهادەیەم کەسێنیا غەیری تۆ سەبووری حایاڵێم بەدایم دڵ پڕوە شەیدای خەیاڵم وەرایە ڕۆحی ڕەوایانم
گوڵی بۆن خۆش و جوانم لە هیجری تۆ نەمایاوەم کزەی جەرگ و هەنایاوەم ئای کە من کونجی قەفایاز بۆ تایە نسیبم وەرە یاری دڵاری ناجیبم ئەگەر دانەی قەفایە زێڕ و خەشەیاڵ بێیە چلۆن بولبول دەبێیە مەحرومی گویاڵ بێ بەدایاری زوڵفی خایاوێت باگری جێی بڵای هاوێت بە عیشقی پاکی لەیلایە گرفتارم بەدایاوێت ئەی دەست خۆش بەخێر بیتەوە بەرەکەت بکەوێتە دەنگ و تەمەندەوە لە بە خاتریە وتم خاتری خۆش بێ سپاس بۆ خاترانی جەناوێ و ئەو دەنگە بە سۆز و بڵندە هیوادارم تەمەند درێژ بیت مامۆستا محەممەد ماملێ کاریگەری لەسەر کاری هوەری جەنابە هەبووە بەتەکیت زۆر بە تایبەتی لە ناوچەکەدا ئێستا لەگەڵ مامۆستا عەزیزدا پێشتر باسمان کرد باسی ئەوەی کرد کە لە پێنجێندا دوو هونەرمەند هەن کە زۆر بە زەقی دەردەکەون لە نێو هاوڵاتیاندا ئەویش مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا ماملەی بەڕێزە لە لای جەنابیشتان هەر بە هەمان شێوەیە چ گۆرانێکی زۆر جوان بوو بە لای بەڕێستانەوە وەڵاهی هەموو گۆرانیەکانی جوان بوو بەڵام ئەو گۆرانی کە یەکەم جار من هونەرمەندی گەورە مامۆستا محەممەدی ماملێم پێناسی یا هاتە ناو ڕەحمەوە گۆرانی لا لە بەدەستان بوو لە بەدەست کە تەمەنم بەناڵ بوو لە ساڵی کۆتایی هەفتاکان لە پێنجێن کە بەشەوە ڕۆشتم لەبەر پەنجەرەی ماڵی خوا لێ خۆشم مەلای مامە گەورە ئەوەستام ئەوان کۆمەڵی کوڕی گەنجیان هەبوو تەجیل و شریدیان هەبوو ئەو گۆرانیان لێدا منیش جۆم بۆ شل دەکرد ئیتر ئەو گۆرانیە زۆر کاریگەری لێکردم باشە ئیتر لەو کاتوە هەتا ئێستا ئەڵێ هەر نەمتوانیوە گۆرانی ماملێ دەستەکان خۆش بێ ئەی تەمەند درێژ بی جەنابتان ئەی پێم باش بوو بەشێکی دیکە باز لە شانە و بەڵێ هونەرەکەی پێنجێن بکەین زۆر باشە چونکە کاتی بەرنامەکەم بەرەوە تا دەڕوات زۆر باشە دەست خۆش بێ دیارە من پێویستە ئیشارەت بەوە بدەم مامۆستا ئازاد سەوزە هەیە لەگەڵ مامۆستا هیوا ڕەوف دوو هونەرمەندی دیارە ئەندامی دەستەیدا مەزرعەی پیشانەی کوردستان ئێستا لە سلێمانین مامۆستا ئازاد بە تایبەتی ڕۆڵی گرنگی هەبوو لە پەروەردەکردنی ئێمە یعنی لە کار و چالاکیەکانمان شەو ڕۆژ بە ئامادەیی هەبوو بەشداری لەگەڵاکردین هەروەها من ئیشارەت بۆ بدەم تیپی شانۆی خامۆش لە تاکە تیپە لە سنووری ئەتوانم بڵێم حوزی شارەزورە کە مۆڵەتی ڕسمیمانەیە لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی ڕۆشنبیری بەڵام ئەم تیپە لە ساڵی 1990 بە بڕیاری زۆربەی ئەندامانی تێب ناوەکەی گۆڕا بۆ تیپی نواندنی پێنجۆن ئێستا بۆ ناوەوە کار و چالاکیمان هەیە و ئیشمان و من ئەمێ شتێکی تر ئیشارەت پێ بدەم بۆی حەقی ئەو بە ڕێزانەش نەخۆم کۆمەڵێ گروپی تر لەم شارەیە هەبوون مەسەلەن ڕێکخراوی ئازادی لاوان سنتەری پێنجوێن لەم شارەیە ئیشیان کردووە لە ساڵی 99 بەدواوە زیاد لە 20 بەرهەمیان هەبووە لە کار و چالاکیەکانیانە بەرهەمەکانیش هەمووی لەبەر دەسایە بەڵام لەوانەیە مەجال نەبی هەمووی باسکەین دواتر گروپی شانۆی شەو کە لە ساڵی 2011 دامەزرا ئەوانیش کۆمەڵێک ئیشی جوان کۆمەڵی گەنجی جوان ئیشیان کردو بەرهەمی زۆریان پێشکەش کردوە ئەوانیش نزیکەی هەشت بۆ نۆ بەرهەمی شانۆیان هەبووە لە ناو شارەکەیان لە چالاکیەکانی خۆیانە کە بەشداریان کرد بۆی حەقیان نەخۆین و ئێستاش هەندێکیان هەر بەردەوامن لە ئیشکردن لەش ساقی بۆ ئەوەی بەڕێزە خوازم بە هیوام شانۆ و هونەر و موزیک لەم شارەدا نەبڕێت چونکە تەبیعەتی ئەم شارە تەبیعەتێکە لەگەڵ سروشتا ئاوێتە بێتەوە موزیک و گۆرانی شتێکی جوانتری لێ دەردەچێت وە
ئەم شارە زیاتر دەوڵەمەند دەکات و وەکو جەنابتان وەک مێژوو دەداتە ئەم شارە ئەمە گرنگە حەزەکەم کۆتا قسەی جەنابتان گوێم لێبێت و پاشان بچمە لای مامۆستا عەزیز و کۆتایی بێنی بە بەرنامەکە. وەڵا من دیارە زۆر خۆشحاڵ بووم ببوورەکەم و کوڕیەک هەبوو بێت سپاس بۆ گەوری من پەلەپەلم پێوە بوو بە ئامادەکردن تۆزێکیش ئەڵێ نەبێتە پاسا و تۆزێکیش بەڵام دەستخۆشیتان لێ یەکەم ئێوە ئەرکتان کێشاکە دێن ئەڵێ لاپەڕە شاراوەکانی ئەم شارە ئەم سنوورە خەنە بەردیدی جینەرەکانتان هیوای سەرکەوتان بۆ خوازم زۆر سپاسانەکەم داوای لێبوردن لە هەموو ئەو بەڕێزاناکەم کە لە بواری هونەری شان و ڕۆڵ و دەوریان هەبوو لەبیرم چۆن ناویان بێنم یان ناوەکانیانم نێناوە دووبارە سپاس بۆ گەوری جەنابتان کە کاتتان پێبەخشین لەم بەرنامەدا لە بەرنامەی لە پێنجێنەوە لەمڕۆدا لەگەڵماندا بن دووبارە سپاس بۆ جەنابتان مامۆستا پێم خۆشە دوا قسەی جەنابتان پێم خۆشە دوا قسە بەڵام پێم ناخۆشە کە بچێتان بێڵم لەم بەرنامەدا پێم خۆش دەبوو زیاتر قسەتان لەگەڵا بکەم زیاتر مێژووی ئەم شارە دەوڵەمەندە بزانین بۆی بیسەر و بینەرەکانمان زیاتر شارەزای بوونیەتی ئەم شارە و کوچە و وەکە قوشبنەکان وا دەڵێن قوشبنەکانی ئەم شارە جوانە بن هیوام تەندروست باشی ئێوەیە کۆتا قسەی جەنابتان چی دەبێت؟ پێنجێن یەکێکە لەو شارە سەرکەشانەی کە هەمیشە بە درێژایی مێژوو پەناگە بووە بۆ ئەو کەسانی کە لیان قۆمیوە تەنانەت ئێمە خەڵکمان هەبوو لە پێنجێنە کە لە شوێنەکانی تری کوردستان لێ قۆمیوە هاتۆتە پێنجێن داڵدەیان داوە و لێرەژ یاوە تا مردووە ڕاست لە شۆڕشەکانی کووردا بەڵێ بەردەوام پێنجێن پەناگە بووە پێنجێن چەندین جار سووتێنراوە وێران کراوە بەهۆی ئەوەی کە لەو کاروانی خەواتا دەوری هەبووە لە شۆڕشی شێخی نەمرە سەرجەم پێنجێنیەکان پیتاکیان بۆ کردەوە و شێختەشیکی هێناوە بۆ ئێرە و لە بناوە سوتە ماوەتەوە ماوەیەک لە پیران ماوەتەوە و پێنجێنەکان بەدەمیەوە بوون لە شۆڕشی کۆماری کوردستانە دروستبوونی کۆماری کوردستان مفتی پێنجێنی لەگەڵ قانیعی شاعیرە لێرەوە بە پێچوون بۆ مهابات و لەوێ لە کۆمار بەشداریان و دواتر لە ساڵی پەنجاویە کە کارەبادێتە پێنجێن ئیتر پێنجێن ئەبێ بە پەناگەیەکی زۆر جوان بۆ سەرجەم ئەو ڕێکخراوە سیاسیانەی کە لە کوردستانان حیزبی شوێعی زۆر دەوری هەبوو لە پێنجێنە کۆمەڵە شوێعی دیار هەبوون کە ئێستا لە نمونەیان مامۆستا حەمید پێنجێنی و کاقاری حاجی حسین بەڕەحمەت بێ و کوێخاقاری کۆڵیتان کۆمەڵە پیاوی پیاوانە مەسەلەن لەوانە و دواتر لە شۆڕشی ئەیلوولە پێنجێن یەکەمین قەزایە یەکەمین قەزا لە سەرتاسەری کوردستانە کە مرکزی پۆلیسی پێنجێن تەسلیم کرا کۆمەڵێک تفەنگ و نزیکەی 14,000 دیناری عێراقی ئەو کاتێکیا بوو کۆمەکێکی گەورە بوو تا ڕاپەڕینیش لە دوای ڕاپەڕینیش بەس بە هاتنی کۆڕەوەکە لە ملەکەوە هاتم بەم دیوە خەڵکی بەبرا هاتەوە گیانی بەرخۆدان دووبارە سەری هەڵدایە و لەژێر لە تەچی منتۆکانی ماڵە ڕووخاوەکانی پێنجێنە دووبارە دەستمان پێکردەوە ئێمە هەمیشە وتومان دەکەین کە حکوومەت بێت بەدەممانەوە جادەکان جوانتر بکەن ئەم شارە بۆ سەیرانگا بۆ گەشت و گوزار بۆ کشت و کاڵ بۆ بازرگانی دوو مەرزینێ و دەوڵەتیمان هەیە سەیران بن و باشماخ بۆیە ئومێ دەکەین بێن بەدەممانەوە دەکەین کۆڵانەکان هەمووی قیرتا و بێت ئومێ دەکەین ماڵەکان جوانتر بکرێن ئومێ دەکەین خەڵکی پێنجێن مەسەرەن سنتەرەکانی لێکۆڵینەوەی کشت و کاڵوانە لە پێنجێنە دروست بێت بەدل لەوەش پێویستان بە نەوت هەیە بەخوازستانەکەتان سەختە زۆر سپاسی جەنابتانەکەم مەمنون بۆ کاتێک کە پێتان بەخشین و گەورە بووین بەوەی کە دیدا لەگەڵ بەڕێستان ئاساسکەین دووبارە سپاس بەڵێ خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئەو کات لە بەرنامەی لە پێنجێنەوە بیسەر و بینەرمان بوون هیوام تەندروست باشیتانە و سپاس بۆ دڵسۆزی و خەمخۆری پێنجێنەکان کە هاوکارمان بوون لەم بەرنامەدا خواتان لەگەڵ يلا يا غالب هاورد رواني تابوري هاني سيدك كاجن هاور لو مزرعي
ساهولاني من ما كان والله عشقم من بچاو جواني كيشولي كرد قد باريقي قول الاني وشاخاني هم قد آويزاني بمبلكو قدرم بيزاني كردوزتاني بود مردم نسکو جوانی کی جولای کردوزتانی اسکی کوی الملو شما می چوار بستانی اور دل من برداوا وینی بفری چوزتانی دورا آوی زاند بم وینی بفری چوزتانی